ژیان دەبەخشێ. بۆنی سێو یەکێک بوو لەو پێکاتە چیمیایی کە ڕژێمی بەعز بەسەر هەڵەبجەدا وەشاندی. ڕۆژانە لە بازاڕەکانی هەڵەبجە هاواری فرۆشتنی سێو بەرز دەبێتەوە، بەڵام ئەم جارەیان بۆ بەردەوامی ژیان نەک بۆ لە ناوبردن و خنکان. سێو ئەو میوەی هەم مانای مەرگ و هەم مانای بەردەوامی ژیان دەبەخشێت. بۆنی سێو یەکێک بوو لەو پێکاتە کیمیایی کە ڕژێمی بەعس بەسەر هەڵەبجەی داوەشاند. هەندێک کات لە لای کەسوکاری شەیدانی هەڵەبجە بە میوەی مەرگ ناو دەبرێت. وەکو بڵێ گرمە بهات و تەقینەوەی شت فیا بوو، شت تەقیەوە و ئەمانە قمبەلەیە خسوویە خوار و ئەمانە گوێمان لەبوو دوا بەدوا ئێوە من ئاوا کردە دەرگام کردەوە بۆنێک ها بەسەر ما یەکسەر دەرگەکەم پێوەدا. من وامەزانی هەستمە کرد کەسێکە سێو ئەخوا لە پاڵما لە ڕاستیە من وامەزانی کەسێکە سێو ئەخوا، یعنی ئەوە سیر مەگر بە برادەرانمە دەمەوە کێ سێوەخوا کێ سێوی پێ دوایی هین نەبوو هەر وەک معاتەر هێشتی ئێڕژی بۆنێک ئەهات. سێو تەنها میوەیەک کە لە جیاندا بە شێوەیەکی زۆر بەربڵاوە و لە 10 جۆر مادە پێک دێت، بەڵام ڕژەمی بەعز بۆنی ئەم میوەی قۆستەوە بۆ خنکان و شەهیدکردنی خەڵکی بێتاوانی هەڵەبجە. بەیانیان و ئێوارانیش هاواری فرۆشتنی سێو لە بازاڕەکانی هەڵەبجە بەرز دەبێتەوە، بەڵام ئەم جارەیان سێو مانای بەردەوامی ژیان و چیتر هەڵەبجەیەکان سڵ لە خواردنی سێو ناکەنەوە لە ترسی لە ناوبردنیان. وەڵی سێو هەر یعنی خەڵک نایخات قەڵبی ئەو بابەتەوە، ئەو شوێنی خۆی ئەم شوێنی خۆی سێو میوەیەکە لە نیعمەتەکان بە باشترین شێوە بۆ ئینسان بەسوودە. لەو ڕۆژەدا زیاتر ئینسان دەکەوێتە خەیاڵی، لەو ڕۆژە زیاتر بیر دەکەێتەوە کە سێو ئەو بەو مناسبەتەوە زیاتر ئینسان ئەکەوێتە بەرچانەتر ئەو ڕۆژە تەواو بوویتر کۆتاییە. پندێگەیە دەڵێ ڕۆژانە بە خواردنی سێوێک دەتوانی خۆت دوور بخەیتەوە لە نەخۆشی و لە سەردانی پزیشک، بەڵام ئەم پەندە بۆ شاری هەڵەبجە و شانزەی 3980 تەواو پێچەوانە بوویەوە. ئەوانەی بۆنی سێویان کردبوو زیاتر پێویستیان بە چارەسەر بوو. لە ماوەی چەند کات ژمێرێکدا شارێک بە تەواوی لە ناو بۆنی سێودا خنکە. سێو یەکێکە لەو میوانەی کە لە ناوڵاتیانەوە ڕۆژانە دەکڕێت و دەخورێت بە تام و چێژێکی تایبەتی هەیە، بەڵام مەربۆنی سێویش بوو. لە شانزەی 3 ساڵی 1970 5,000 کەسی لەم شارەدا کردە قوربانی. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.